نەخۆشخانە زارۆکبوونێ لە دهۆک کو حالەتێکێ دەگمەندە ژنێکی بزگەکی 4 زارۆک بووینە کو 2 کوڕ و 2 کچن ئەم لە خەستەخانە دهۆک یا زارۆک بوونینە لێرە 4 زارۆک پێکوە هاتینە سەردنیایە دژ نوێژدار و کەسوکاروان پرسین ڕەوشەوان چاوەیە و پێویە چی بۆوان بێتەکرێن ئەبە ئەو 4 زارۆکن کولشەڤە دوول سەرسەی مەهاچارە ئەفساڵە لە خەستەخانە زارۆکبوونێ چاوێن خۆڤەکین و هاتینە دنیایە مەخواست دایک و بابێوان بدەینە ئاختن لەژبەر نیشتەرگەریە و وەستیانە بابێوان داپیراوان زەروە وەسا بۆ مەگوت کوڤێ خێزانێ بەینها بتنێ کچێک هەبووە ئەول کەچکەک هەبوو خودت تعالى بكرمه مرة هر چوب هر چوب چوب چی بی خودت کیفا ما هات خودت في جا قلتي خودت تعالى قلتي كرمه كي بيرا بك هنش آري ما بكن أما عزيزان هزار رحمة دبابي تبارعكي تشتكي خيركي أو ديكي ما نقولنا أو شيء خدي عاملة هاي باي سياسات هزار باس سياسات ما بدنا إيجارة ما بدنا ودية ما بدنا كهرباء ما نخزانة شواية سەبارەت ڕەوشە زارۆکە و دایکەوان نوێژدارên نیشتەرگەریە و چاودێریە زارۆکە وەسات بێژن ئەو بخۆ چار بچیک پێک vêyê bûn biçîka şona weznî wî me êku du sedeka yê dî weznê wan baştir e bes du şona baş zû derkevin êk şon dê gelemînît êk ji ihtimala piştîngê baş bitin ترسي تشبو افجينكا مانيا كيما قد خطاوي بلم بو هكا ضخت بلم بيت هندا جا قالك خراب اخو المشكي ودت ايجار با ان بجني ضغطه حمليه تسمم حمله بوجينكي قالك كنت بجمع ترسيه وكيدي بوچينكي قالك بارغرانيه بوچي چنكي کو چارزکی و دابن آوا بچی که آخر گلک بین تانگی بچی بید گلک آنم مرتاح نفجین که و دوسه و احتمالا ننوز بید سر هندی کو بر نشیه بر هندی بنای تانگه هندی اف بچی که يعني كنت بيش ضغط السيهات ويتكرن بونا 4 زارۆکان پێکوە حالەتەکێ دگمەنە و گرێدەی بۆ ماوەیە و مەترسیل سەرژیانە دایکێ و زارۆکە دروست دەکات لە ئەف حالەتانها ڕەوشە دایکێ و زارۆکە باشە شەرمەخدر کورسات نیوز دهۆک